حكمتي إسراء معراج دلين أو بكاتك بيغمري خوا صلى الله عليه وسلم توشي دل بطاقتي بوا لوفاة أبو طالب إمامي وحزتي خديجة خيزاني كأمدو بشتيواني قوربهم بيغمري خوا صلى الله عليه وسلم ويكا بيغمري خوا صلى الله عليه وسلم زور دل بطاقت بو زور نارحت بو وكومل إهانة وكومل استفزاز وكومل تهديدي بيغمري صلى الله عليه وسلم حتى وكوبو كوا إخراج ينكر وبيغمري خوا صلى الله عليه وسلم إحراج كرد وكومل قصي ساردو سكان ببيغمري خوا صلى الله عليه وسلم وكومل تومتيان خسبال بيغمري خوا صلى الله عليه وسلم بوي كوا ساحرة بوي كوا شاعرة بوي كوا كدروزنا أم كومل شتانه بيغمري خوا صلى الله عليه وسلم دل بيتاقت كر جاء ما كومل الشاعر كان باسي أول كان كبيغمري خوا صلى الله عليه وسلم كوا دل بيتاقت بو خواي پروردگار صبوري دايواني ميوان داري كر بو آسمانه كان يعني ما صبوريك بو بيغمري خوا صلى الله عليه وسلم ميوان داري وشوروي وإسراء معراجه بەڵام لای مەولەوی کە تا ئێستا بە هیچ خەیاڵی هیچ شاعیرێکی تردا نەهاتووە ئەفەرمێ بەڵێ ئەوە حیکمەتێکە بەڵام حیکمەتێکی تریشی هەیە ئیسراء معراج خەیاڵێکی زۆر بەرزی هەیە جەنابی مەولەوی کە ئەفەرمێ ئیسراء معراج خۆی حیکمەتەکەی ئەوە بوو کەوا سڵحی نێوان ئەرز و ئاسمان بوو سڵح و ئاشتەوای نێوان ئەرز و ئاسمان بوو کە خوای پەروەردگار کردی ئێستا لە شیعرەکەشدا کەوا جەنابی حەزرەتی سەید عەبدوڕەحیمی مەولەوی ئاماژەی پێ دەکات و کە دەفەرمێ فەلەک نەقشی پێی دی لە زەمیندا خوێی گرینی هاتووە ڕووی بریندا چاوگەی چاوەکەی لێڵ و حەسرەتمەند لەیتەنی کونت و توڕابای دەخوێن هەرچی ڕیفعەت و عیز و هەستی وێ فیدای نەبوونی و خواری و پەستی وێ حەق ڕەحمی ئاورد بە سۆز و تاودا دەقیقی پەردەی لابر لە ناودا سورمەی گەردی پێی کێشاوە چاودا بەو چاوی پڕ ئێش دووری بێ خاودا ئێشی چاوی چوو نەختێ پڕخەو بوو لە حیکمەت میعراج ئەو یەکی ئەو بوو جەنابی مەولەوی ئەفەرمێ فەلەک کاتێکەوە با بڵێن ئاسمان کاتێکەوە نەقش و جێی پێغەمبەری خوای بینی صلی الله عليه وسلم لەسەر ئەرزدا کەوتە گریان گریانێکی بە سۆزی کرد گریانێک بەسەر ئەو برینە ناڕەحەتیدا کەوا ئەرز ئیفتیخار بۆەوە کە فەخر بۆەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسەر پشتی ئەوە ئەڕوات ئەرز فەخر بۆەوانێ ئەکات بۆ یەکە ئاسمانیش کە ئەم فەخری ئەرزی بینی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی پیادا دەنێت و ئەرز فەخری پێوەکە ئاسمانیش کەوتە حیوار و قسەوانێ وتی هەچی ڕیفعەت و بەرزی و بەڵندی من هەیە قوربانی ئەو خاکە بێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی پیادا دەنێت چی ئەخوێندەوە جەنابی مەولەوی فەرمێ لەیتەنی کونت توڕابە خۆزگە من چۆ ئەرزە بوومایە کەوا جەنابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی پیادا دەنێت سەری ئەم هەستە بەرزە ئەم خەیاڵە بەرزەی جەنابی مەولەوی ئەم مەقامە بەرزە کە نبووەتە بینێ ڕەحمەتی لێ بێ یعنی حەچی ڕیفعەت و بەرزی ئەو ئاسمانە هەیە فیدای ئەو ئەرزە بێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی پیادا دەنێت پاشان کە ئەم قسانەی کرد ئاسمان خوای پەروەردگار هەر بەو جلە تەپ و تۆزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بەناو کوچە و کۆڵانەکانی مەدینە و مەکەدا دەڕۆیشت و حسابیان بۆ پێغەمبەری خوا نەکرد صلی الله عليه وسلم خوای پەروەردگار هەر بەو جلە تەپ و تۆزایەوانێ هەر بەو نعلە تەپ و تۆزایەوانە خوای پەروەردگار بەرزی کردەوانێ بۆ ئاسمانەکان کاتێک کە بەرز کرایانە بۆ ئاسمانەکان سورمەی گەردی تەپ و تۆزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نیشت لە چاوی ئاسمان جەنابی مەولەوی فەرمێ کاتێک کە ئاسمان گەردی تۆزی پێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو سورمە دای لە چاوی فرفرمێسکی چاوی پڕ لە ژانی وشک بۆ ئێوانێ ئیتر ئەویش وەکو چی وەکو ئەرز کەوتی خۆزگە لەیتەنی کونت توڕابە خۆزگە منیش ئەو خاکە بوومە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی پیادا دەنێ خوای پەروەردگار لەبەر ئەوانێ بەرزی کردەوانێ جا ئەفەرمێت جەنابی مەولەوی ئەفەرمێ لە حیکمەتی ئیسراء و میعراجا یەکێکیان ئەوە بوو کەوا سڵحی نێوان ئاشتەوایی نێوان ئەرز و ئاسمانی کرد خوای پەروەردگار
يعني هیچ شاعرێکی تر وەکو جنابی مەولەوی بەو هەستا بەو خەیاڵە بەرزە نەچۆ بەلای بابەتی ئیسرا میعراجە ئەشێ یعنی ئێستا جنابی مەحوی بەڕەحمەت بێیان جنابی نالی بەڕەحمەت بێ ئەمانە کۆمەڵە شتیان وتووە لە سەبار بە ئیسرا میعراجەوانێ و جنابی مەولەویش یعنی شعرێکی تری هەیە کە زۆر مەشهورە لەناو خەڵکە بەرگوێمان کەوتووە بەرچاومان کەوتووە ڕێی چەند هەزار ساڵ تێی چەند حیجابات ذاتی حەق کەلام سوئال جوابان چوو بوو دی بیستی کریا دریاوە هاتەوە حەڵقە هەر دەلەریاوە باسی ئەو سورعەتەی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم کە ئیسرا و میعراجا کردوێتی کە لێوە ڕۆشتە بۆ بەیت المقدس لێوانێ بۆ ئاسمانەکان ئەو هەموو ئاسمانانی بڕێ ئەو هەموو پێغەمبەرانی بینی عەلەیهیمو الصەلاة وەسەلام چۆتە خزمەت خوا حیواری کرد و لە خزمەت خوای پەروەردگارە کۆمەڵی منازیری بینیوە لە بەهەشت و جەهەنەما و گەڕاوەتەوە وەکو لە حەدیثا فەرمێ شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەشتا هەر گەرم بووە بەڵام جەنابی مەولەوی ئەفەرمێ کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شمانوێتی بە دەرگای زووی خۆمانەوانێ کە حەڵقەی هەبووە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرچووە کە کاتێکە ئێمە دەرئەچین لە بەڵێ دەرگاکە ئەجوڵێ ئەو حەڵقەیە جوڵێتەوانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم هەموو شتەی بینی و گەڕایەوانێ هێشتا حەڵقەی دەرگاکە هەر ئەلەریاوانێ ئەمەی هەیە ئەم شیعرە بەڵام ئەمەی کەوا زۆر بەرزە و زۆر باڵایە بریتێ لەم شیعری کە سڵحی نێوان ئەرز و ئاسمان بووە لە حکمەتی ئیسرا میعراجە وەکو عەرزم کردی جەنابی مەحویش شیعری تری هەیە بۆ نمونە فەرمێ کەلیم ئەرینی کە فەرموو هەر جوابی لەن تەڕانیدی مشەڕەف بوو محەممەد بێتەڵە بۆ مەرتەبە و شانە حەزەتی موسا داوای کرد لە خوای پەروەردگار فەرمین تۆ ناتوانێ من ببینی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەبێ ئەوەی طلب کە خوا ببینێ خوا خۆی بەرزی کردەوانێ خوا خۆی داوای میوانداری کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم